دەستگای خێرخوازی بارزانی لە سوچێکی دیکەی نیشتیماندا دەردەکەوێت. ئەمڕۆ لە ناحیەی چوارقوڕنەی دەمانەوێت هەموو ڕوخسارەکان گەشاوە بن و دەم بە خەندە بن. دەمانەوێت ڕۆحی بەخشین بە ناو تاکەکانی نیشتیماندا بڵاو بکەینەوە. دەڵێن ئەو هەژارانی خۆشەویستی بۆ یەکدی دەگۆڕنەوە ئەوانە دەوڵەمەندی ڕاستەقینەن. هەنگاوی چیرۆکێکی سێ خوشک دەگرینە بەر بۆ بژێوی ڕۆژانەیان هەناسەی ژیانی دایک و باوک و دووبراکەیان لەسەر شانیان هەڵگرتووە. لە پێناونانی ژیاندا لە دوکانێکی نزیکی ماڵەکەیان نان دروست دەکەن. بەم چەشنا هەناسەی ژیان هەڵدەمژن. خۆتان باکەوی شاکەن ئەو هەم ڕۆژە خەریکینان کردن لێرە؟ باش. چەند خوشکن لێرە ئیش دەکەن؟ سێ خوشکن. پێما بێ لە خوێندنیشدا بڕایی بۆ ئینانکردنەوە وایە؟ باش. لە پۆلی چەند وازن لە قوتابخانەیەنە؟ پۆلی 12. ئێوە لەم دوکانەیە کار دەکەن بەڵێن لەمش لێرەیە نان و شت دروست دەکەن؟ باش. لێرەتان بەکرێ گردووە یان خەڵک پێیاوە؟ بەکرێ گردووتانە. ماڵتان لەو بەرەوانیە؟ باش. ئەمە ئەمڕۆ دەزگای خێرخوازی بارزانی خەزەکەین سەردانی ماڵی ئێوە بکەین. داوای لێبوردنەکەین ئێوەش لە ئیش دەکەین. بەڵام پێمان خۆشە بەیەکەوە بچینە ماڵەوە بۆ لای مام عەبدولی باوکت. بەیەکەوە بڕۆین یان چاوەڕێکین بارانەکان تەواوکەن بەیەکەوە چاوەڕێوە دەکەم تا بەیەکەوە بچینەوە ماڵەوە. ئەگەر قبوڵتان بێت ئەمە بینە میوانی ماڵی وەکو دەزگای خێرخوازی بارزانی. زۆر سوپاس. خوای گەورە ڕوو سپیتان بکە بە خەریکێویشم. دەستان خۆش بێت. زۆر سوپاس. ئەمە چاوەڕێوە دەکەین. ئەمە ماڵی ئێوە نییە؟ جایەوە بڕۆنە ژوورۆ سەرەتا داوای ڕوخسەت کەن لە دەرگاش بن بزانین بانگی دایکتان کەن خراپ نییە. دای ئامان چۆنی؟ ئەحواڵت؟ سەحەتت چۆنە؟ تەندروستی باشە؟ چاوی شت کێشەی هەیە؟ بەڵێ. ئارێوەڵە چاوم کێشەی هەیە. کێشەی کەشمان زۆر. با بچینە ژوورۆ ئیشەڵڵا کێشەکان هەوڵی چارەسەرێ دەین. بڕۆنە ژوورۆ سەرەتا. ئێوەش بڕۆ. سەلام عەلیکم. چووینە ماڵی دایە ئامان. بە هەوڵی زیاتر لە 20 ساڵ کرابوو بە ماڵ. 20 ساڵە بەشێکی ئەم شوێنە گشتیان کردبوو بەلانەی ژیان کە ژیانێکی شایستە تێیدا مەحاڵ بوو. دایە مەسڵاو لێبێ. ئەمە بووینە ئەرک بوویەوە ئەوڕۆ بووینە میوانی ئێوە. سەلامت بیاخۆ. ئەویش دۆخی مامە عەبدوولە پێم وایە جەڵتە لە ئێوە نییە؟ چەندێکە دۆخی ئەو هەیە؟ 6 ساڵە. 6 ساڵە. بەڵێ.
دەبینم دۆخی خانەوەکە زۆر خراپ. ئەوە خراپتریش ئەنی ژیانم باوەڕ ناکەم لە ژیانمدا کەس نەخۆشی وای دیبێ بچێ من ئەو ناخۆشی دیومە ژیانیم بەسەرم هاتووە کەس بەسەری ناتەوە منداڵمەوە بە کوێرەوەری بەخێ کرد. چەند ساڵە لەناو خانووە؟ 20 ساڵە. لەم 20 ساڵەیە چۆنی ئەو منداڵتان ماشەڵڵا منداڵیش دەموو پەروەردە کردوون هەندێکیان لە جێوڕێی خۆیاندا. وەڵای جا سێکتم هەوسەرگیریان کردو سێشم لەگەڵ ماون ئەو بۆ خۆمەگەڵ منداڵانی پەروەردەم کردوون کەس باوەڕ ناکەم وای پێ پەروەردەکرابن. ڕوسپی بن دەستان خۆم بۆ کردو نانم بۆ کردوونە ماش شتم بار کردووە یەک سارە قماشم بار کردو بە 2000 لە تاو منداڵەکانی. ئێستا مەلەو بەرەو بووینەوە خەریکی نانکردن بوون. بەڵێ سێکتی خۆ من ناین دەکەن ئەی ژوان ئەگەر دەیکە نانەکە بەشێ ئەوە ژیانی خۆمان ناکە ئاردی بکڕۆ غازی بکڕۆ کرێ دوکانی بدە و باش هەتاڵک داومێ نانی پێ دەکەم. باش بژێوی ژیانتان ڕۆژان لەسەر ئەو نانکردنەیە یانی مەصرفی ڕۆژانەتان؟ مەصرفی ڕۆژانەمان ئەوەندەیە بە نەخۆشی و بۆ خۆم نەخۆشم کە مندام پیاوەکەشم نەخۆشە ئەو چاوەشم لە دەستدا ئەوشم لە 100 سیما. یانی تۆ چاوێکت نبینێت چاوێک سەتاسی دەبینی؟ چاوەکەم نبینێ ئەوم هەردەماری چاویشیان بڕێم لە بەرزەختی ئەو چاوەشم لە 100 سی. حیلاجی خۆم هەیە حیلاجم مانگانەیە هەنی هەموو ڕۆژێ دەبێت سێ جەمەتی کەم لەبەر کڕینی حیلاجەکان پێم ناکردرێ بەش شەوانە تێی دەکەم. کچەکان لەو بەرەوە نان دەکەن وزت کری دوکانیان لەسەر کرێ دوکان و مەصرفی ماڵی خۆم هەمووی لەسەر ئەوەندە نانەیە مەحاشم نی هیچ شتێکی یعنی وام نییە گەر پێی ئیسفادە بکەم. هیچ سەرچاوی داهاتانیە تەنها ئەوە نەبێت نەخێر بەس ئەوەندێ پێم وایە مانگانە چەندێک خێر دەکا و دوکانە بۆی بتوانە ژیان بەرنەڕە. وەڵی خێر ئەگەر مانگانە بۆ کرێ دوکانەکەی دانم 100,000 ئەگە بۆم دەرێنێتەوە یانی بە 100,000 بۆ مانجێک دەژین. وەڵای جا ئەوە ژیانەکە وا دەبێت پێی بژ حوت سەر خێزانی سەر خێزانیشن لە ژیانمدا ینی جاری وا شێوم لێناوە ڕۆنم تێ نەکرد و خێم تێ نەکردو وەڵا جاری وای یەک هەفتەی یان یەک 10 ڕۆژ 15 ڕۆژمان بەس پیازە خواردو ژیان زۆر بە ڕەزالەتیم ژیان بردوتە سەر ئەوەژەوە ماوەی ئێرە سێ مزگەوتم کردوون هەتا ئێران بۆ چاکردو دەنا ئەمە هێشتا خێرخواز بووی چاکرد ئەوەش بەس خێرخواز بۆی چاکردم 16 ساڵان بەس سەری لای لۆن بوو سێ جار بۆ خۆم دوو بشکە پێوەی داوە بە کچە گەورەکەمەوە داوە بۆ پیاومەوە داوە نەفەر هاتووە دانەنیشتووە کتویتی چۆن لێرە ئیدارە دەکەیەوە مشک و جردشتی لێ پێداهاتۆتە خوارد یەکسەر ڕۆیوە لە ماڵێمان زۆر کەسەیە خزم و کەسی خۆشمان نانی لە ماڵێ نەخواردو لەبەر دۆخی خانۆ لەبەر هەنی لەبەر دۆخی دێگوت جەیەکەتان پیسە و جەیەکەتان بەکەڵک نا خزمی خۆمە تایبەتی ینی سێ مزگەوت کردو خێرخوازان ئەو سەرفیان بۆ سێ مزگەوت هەتا ئەو ئێران بۆ چاکردو مزگەوتی ڕانیە قەڵاتزێ چاقڕنە چمەکەن ئەو مەلای بەڕۆم بخۆشتان پرسیاری لێ بکەن مەلا محەممەد مزگەوتی قەندی بە سێ مزگەوتان ئەوە دەم بۆ چاکراوە ئێستاش حاڵمانیە لەبەر مشک و دوو بشکە شتی وا لەبەر ئەگە بەهار دێ ئەمە تینمان لێ ئەوە تا شەرتی کارەبای کردوات باران دەبارێ من تینم لێ چەندە باران لە حەسمانە دێتە خواردە بۆ ژوورێمێ منداڵەکان درێژە پێدەری خوێندنە نە هەمووی لەبەر دەستکورتی هەمووی ئێستا کسە گەورەکەم لە 12 وازیێنە لێ پرسی لەگەڵی بۆ موتی واز بێناوە لەبەر نانکردن بەڵێ هەموویان لەبەر ژیان وازن لە خوێندنەکەی هێناوە تا ئێستا بۆ خۆشم لە تەمەنی خۆمە دلکی مەکتەبێن بۆ منداڵان نەکڕێ بەس مامۆستا یارمەتیان داوە لە هەموو مەکتەبەکان لە مەکتەبی بیتوێن ڕاهەتا دێ مەکتەبی چاقڕنێ بەس مامۆستا دەدی مەکتەبیان بۆ منداڵەکانم کڕێ منداڵەکان حەزیان لە خوێندن بووە یان لەبەر و دۆخە لەبەروی ڕۆژانەتان پێ ئێستاش کچە گچکەکەم دەڵێ گەزانکۆی ڕاپەڕین دەبینم دەمرم و دەژێمەوە لە تاو مەکتەبێ ئەوەی لە پۆلی شەش وازیێنەوە ئەوەی لە پۆلی 6 و کچە گەورەکەشم لە پۆلی 12 وازی هێناوە ئەوی شەروایە یەکەمی مەکتەبێژ بوو کچەکەم لە زانکۆی ڕاپەڕین ئەوەی قەڵات زێ تەواوی کرد ئەوە تا خێرخوازێک هەموو مەسرەفی هەر 4 ساڵی بۆ کێشە باسیوت کردوتە دۆخی تەندروستی خۆم چاوم تاو نییە ناتوانم قەترەکەش بکڕم نەوەڵا بۆ خۆم ناتوانم ئێستا 1 ملیۆنی نیوە ئەو دوکانەی قەرزدارم ئیپاریشە قەرزدارم پار هەموو جارێگە هاوکاریم بۆ هاتووە داومە قەرزەکە بەز ئێستا لە پارەوە قەرزەکەشم بۆ نەدراوەتەوە ئەمە دەستگای خێرخوازی بارزانی بڕەپارێکی بۆ دابین کردوون پێم وایە مامەعەبدوڵیش هەر پێویستی بە چارەسەرە دوو نەخۆش لە ماڵەوە هەبێت زۆرە ئەوە بڕەپارەیەکە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکەتانە لەناو قسەکان تا شتێکی ترمان بیست باسیەوەت کردبێتت منداڵم بە تایستە جلی قوتابخانە هەر قەت بۆ نەکڕیم نەوەڵە تا ئێستا بەس مامۆستا ڕقەمی هەموو مامۆستاکانی شە دەدەن
ئێوە جێگەی متمانن پێویست ناکە پەیوەندی مامۆستاکان بکەین. هەموو بەس تای بەستە مامۆستا بۆیان کردوین هاوکاریان کردوین مامۆستاش هاوکاریمان دەکەن. ئەی بۆ جەژنان چی دەکەن مەسەڵ؟ وەڵای ئێستا بۆ جێژنەوە منداڵم ناین دەکەن یەکی هەزارم بۆ داناون ئەگەر بۆیان بەجلی جێژنێدا تا ئێستاش نەورۆزان بێ جێژن بوو بێ ئۆمەتێ محەممەدی بەس ئێمە لێرە ماوی دەنا قەت سەفرە و خۆشی و ژیان لەک نەمە نەبووە لە ژیانیدا بەس لە تاو منداڵەکانم لەسەر منداڵەکانی خۆم دانیشتم منداڵە خۆم بە سەربەرزی بەخێ کردو ئینشاڵڵاراوە بە سەربەزی لە ناویان دەژێت. سەلامەت بخوایە. ئەوەش بڕەپارەیەکە دەستگای خێرخوازی بارزانی بۆی دابین کردوون بۆ جلوبەر هەم بۆ قوتابخانە وە بزانم کوڕە کچکەکە دەخوێنێ هێشتا. ئارێ وڵا دەخوێن وانە چەند منداڵ دەخوێنێ؟ وڵای ئێستا بەزە کوڕم دەخوێنێت پرسکەکە ئەرێ وڵاویش بۆ لە 11 ساڵە لە چوارە چونکەویش تەواو نیت. ئەوش بۆ جلوبەرگی جەژن و بۆ خۆتان و خانەوادەکە زۆر مەمنون دەستا لەگەڵ مام عەبدوڵا پێم وابێ باسیەوەت کرد وتت منداڵەکان وازیان لە خوێندنەوە خەریکی نانکردن بۆ بژێوی ڕۆژانەتان بۆی بژ ئەمەوەکو دەستگای خێرخوازی بارزانی ئەمە بەڵێنێکمانەوە گەرەمە ماگانە موچەتان بۆ بڕینەوە موچەیەکی شایستە بەڵام بەو شەرتی و منداڵانە بچنەوە بەرخێندن بۆی تر بەتەنیش زانکۆی کارڕەت بن ئاخو هەناسی حەسرە دڵ نەکێشن ئەما توانین ڕازیە بن بۆ پێشنیاری دەستگای خێرخوازی چکە ئەمە حەز دەکەین منداڵەکان بەردەوام بن لە خوێن و بچنەوە سەر خوێندن. مەمنون. ئەما دەستگای خێرخوازی بارزانی موچێکی بۆ دابین کردوون مانگانە بۆی تر منداڵەکان بچنە بەر خوێندن و بەردەوام بن لە ژیانکردن و لە خوێندن دائیمەن ئەویش موچەکەیە. ئەی بە قوربان دەست خۆش بێ خۆی گەورە یارمەتیتاندا خۆی گەورە پشت بگرە خۆی گەورە سەرکەوتکە ڕێستان هەیە هەندی خزمەتکاری ملەتی خۆمان هەمیشە بارزانی نەمرداڵێ شانازیە بە مرۆڤ خزمەتکاری ملەتی خۆی بێ ئەمەش وەکو دەستگای خێرخوازی بارزانی هەست بە شانازیێکی گەوراکن کە خزمەتی کەسانی خۆی گەورە یارمەتیتاندا خۆی گەورە سەرکەوتتانکە. ئەمە ئێستا سیارەشمان ئامادە کردووە پێمان خۆشە بەیەکەوە بچین نانێک بخۆین بەربان بکەین و بەیەکەوە وەکو یەک خانەوەدە لە 0 بنیشین. ئینشاڵڵا. سوپاسان دەکەین بۆ میوانداری کە قبوڵتان کرد. ئێمەش مەمنونین خوا خێرەتان نووسێ خۆی گەورە یارمەتیتاندا خۆی گەورە پشتان بگرێت. هەنگاودنین وەکو یەک خانەوەدا لەسەر خوانێک بەربانگ بکەینەوە ئەوان وا دەزانن ڕووناچی هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بارزانی ئەوەندەیە بێ ئاگان لەوەی ئەمە ماڵ ئاواییکردنە لە عومرێکی تاڵ کە زیاتر لە 20 ساڵە لەم کەلاوەیەدا ڕۆژگاری عومریان بەسەر بردووە. داواکارین خوددا نوێژ و تاعەتی هەمووانی قبول کردبێت و داواکارین سفرەی خوانی هەمووان پڕبەرەکەت بێت وەکو دەستگای خێرخوازی بارزانی دیارێکی شیرینمان بۆ ئەم خانەوادە ژیان تاڵە ئامادە کردووە دەمانەوێت چیتر بیریان لای کار و ماندوێتی ژیان نەبێت. خوددانێژ و تاعاتی هەموو لای قبولکە داواکاری لە خوای گەورەی ئینشاڵڵا سفری هەموو کەسێک ئاوە پڕ دەبێت پڕ بە بەرەکەت دەبێت
ئەمە سوپاسی واکەینەوەکو دەستگای خێرخوازی بارزانی کە و داوەتێمەتان قبول کرد کە بێکەوە خوانێکی ئازیزانە بێکەوە بخۆین. چۆنن؟ پاش نان خواردن شیرینی خۆشە. ئەمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی حەزمان کرد بە خۆمان شیرینەکەتان بێن لە بری چێشتخانە. دەی ئەلێرە با دەست پێ بکەین با لە منداڵە جوانانەوە دەی تۆ شەڵیت دایە من نایدەم بە تۆ شیرینیشتر دەدەم بە تۆ. دەستخۆش بێت کوڕەکەمان ئێوارە دەیگوت دەبێت پاقلاوەمان هەبێ بۆ بەربانگی ئەو بە ڕۆژ نەبوو. ئەمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بۆ دایامان شیرینیش تایبەتترماندانا. ئەو شیرین ناوڕاستیان بزانم خۆت شیرینەکەی تۆ لێرەیە. چی تێدایە؟ بزانین چییە؟ باسی وەت کردو 20 ساڵ لە دۆخێکی خراپی ژیانە بوون. ئەوە کلیلی خانوویەکە دەستگای خێرخوازی بارزانی بۆ ئەوەی دابین کردو. ئەمە دۆخی ماڵ و حاڵی ئەومان بینی قەت باوەڕتان دەکرد ببن بە ساحبی خانوو. قەدە من لەو سەقەیدانە بوو ئەگەر خۆی گەورە دەرکە لە ماڵ منداڵم هەکاتە. سپاسم لاچی دەکەم تایبەتی سپاس سەرەکی دەکەم هەر تایبەتی ڕێز سڵام بۆی هەیە ڕێز سڵام لێرە ڕاهەتاوی زۆر زۆریش مەمنونی هەموو لایەکی خی گەورەی یارمەتی هەموو لایەکیشدا. مام عەبدول دەزانێ خانووە حەزەکەم خۆت پێی بوو ئەزانی ئەوە چییە مام عەبدول؟ ئەوە چییە کوا بمدێ؟ ئەوە دەستگای خێرخوازی بارزانی خانوویەکی بۆیەوە کڕی. هەر لێرە لە نزیک ماڵی خۆتان ئێستا بەیەکەوە دەچین. چەکان دڵخۆشن لێوە زیاتر کابی لە دڵخۆش نەبم ئەم کەس ئێستا چەند ساڵە 11 سەرخێزان بووین لێ کۆ دەهێوانیدا بنجەیەکەی مەتاندی کوڕی گەنج پێکەوە ماڵم داڵەعنی لەو جێ و ڕێیدا قابل لە بەشەر عنی لە ئەوەی چی لێ بێ دەبێت ئەمن لەو ژیانی بێمە و ژیانەی دەبێ سپاس خی گەورە و سپاس سەرەکی دەکەم ئەمن لەو ژیانی بێمە و ژیانەی دەبێ سپاس خی گەورە و سپاس سەرەکی منداڵەکانم تایبەتی زۆر بێ ناز بوون ئەوە تا ئەوانم دەیگوت ئەگەر زانکۆی دەبینم دەمرم دەژێمەوە ساڵ نەبوو مانگ نەبوو هەدی وەرنەگرێ لە مەکتەبێ ئەوەم هەروە ئەوەمەوە چەند ساڵە 2 ساڵ ئیمتیحانی دەداتەوە بە ئاواتی خۆی نەگەی. ئەمە پێمە خۆشاراوە دڵخۆش بن شیرینەکە دەخۆین بێکەوە هێشتا خانۆکەتان نەبینیەوە. ئێستاگەنەمان دێ ببینی ئەمن بینیم دۆخی چێشتخانەکەتان چۆنە بەڕاستی دۆخی خانۆکە زۆر خراپە بەڵام دەستگای خێرخوازی بارزانی خانوویشی بۆ ئامادەکردون بە تەواوی کەلوپەلەکانەوە هیچ پێداویستیش دەدانە پێم وا بێ مەوارێ هاتنە دەرەوە بەنیازیەوە بینام بخۆن و بچنەوە خانۆکەی خۆتان بەڵام ئێوە بەجێ دەڵی ناچینەوە هیچ شتێک نابێت ئەمە چاوەڕێەوە دەکەین بۆ بچین ناو خانوونەیەەکە. وای گەورە یارمەتی هەموو لایەکیدا تایبەتی سەرۆ وای گەورە سەرکەوتوتان کە خوایە ئەمە بێکۆ باش شیرینەکە دەخۆین ئیشاڵا ڕاوە دڵخۆش دەبن ئەمە شیرینێک دەخۆینەوە ئەو سیارەش حازرە بێکۆ دەچین بۆ ماڵە نوێیەکەتان دەست بە ژیانێکی نوێ بکە. دەستگای خێرخوازی بارزانی ئەم بنەماڵەی بە خەندەی ژیان ئاشنا کردەوە دڵیان پڕە لە تامەزرۆیی بینینی ژیانە نوێیەکەیان
دەیانەوێت زووتر دەست بە ژیانێکی نوێ بکەن لە ماڵێکی شایستەدا هەناسەکانی ژیان بژمێرن. سپاسی هەموو لایەکتان دەکەین، دەستخۆشی لە هەموو لایەکتان دەکەین، دەستخۆشی لە سەرۆک بارزانی دەکەم. زۆری مەمنونم. خۆی گەورە یارمەتیدا، خۆی گەورە بیپارێزی. دای ئامان و مام عەبدوول لەگەڵ منداڵەکانتان بەخێر بن بۆ ماڵە نوێیەکەتان. قوربان دەست خۆش بێ. دەستگای خێرخوازی بارزانی خانوویشی بۆ دابین کردون، هیوادارین ئەمەوەکو کارمەندای دەستگای خێرخوازی بارزان بینیمان زۆر بەدڵتان بوو بەڕاستی. زۆریش مەمنونی. خوا خێرە بنووسێ، خوا خێرە سەرۆک بارزانیش بنووسێ. ئەنی خێرێکی ئەوەندە گەورەی کردووە، چاکە پیاوەتێکی ئەوەندە گەورەی کردووە قەت کەس لەگەڵی نەکردوم. لە ژیانم بدا ژیانم خۆش نەبووە. خوای گەورە ژیانێکی خۆ پێبەخشیم. خوای گەورە بیپارێزێ سەرۆک بارزانی، خوای گەورە سەرکەوتوویکە. هیچ پێداویستێک ماوە لە ماڵەکە هەموو گەڕای نەوەڵڵا لە خوای بەزیاد بێ، لە هیچ کەم و کوڕێکی نییە. زۆر لە خوای گەورە لەنگۆ بەزیاد بێ، لە سەرۆکیش بەزیاد بێ. دەستگای خێرخوازی بارزانی بڕەپارێکی بۆ چارەسەریش بۆ دانان بۆ هەردووکتان. ئینشاڵڵا بە تەندروستێکی باشەوە لە ناو منداڵەکان دەمێننەوە بۆیان. بەتەما خوای گەورە بڕەموچیەکشی بۆ بڕینەوە بۆی ترە و کچانە بچنەوە بەرخێندن. بەڵێنی ئەومان دەوێت کە کچەکان بەردەوام بن لە خوێندن. ئیشەڵڵا هەت بەڵێنێکی پێتام دێن، ئیشەڵڵا بەڵێنەکەی جێبەجێ دەکەیت. ئیشەڵڵا پشتیان بەخوای گەورە و پشتیان بە سەرۆک بارزانی. ئەمەوەکو دەستگای خێرخوازی بارزانی هەمیشە پاڵپشتی خانەوادەی بەڕێزی وەکو جەنابتانی. ئەمەش ئیشەڵڵا ناڵم هیچ ئەوەکانی جێبەجێ دەکەم و لا نادەم ئیشەڵڵا. ئیترێمە لە ماڵە نوێیەکە بەجێتان دێڵین. ئێوە بۆ ناخواردنێک هاتنە دەرەوە، بەڵام ئیتر ناچنەوە ناو خانەوە بەڕاستی زۆر خراپ. زۆر لێرە بمێننەوە. ئیستەنا بێستا ئەمە بەجێتان دەڵێن خانۆکەی ئێوەی لە ناوی بن بەیانیش مێن. ڕاستەکە دۆختان خراپ و ئیشاڵڵا ژیانێکی باش دەست پێ دەکەن. لە خوای بەزیاد بێ، لە سەرینگۆ بەزیاد بێ، لە سەری سەرۆک بارزانی بەزیاد بێ. زۆریشی مەمنونین. زۆر سەلامی چاویشی ماز دەکەن ئیشەڵڵا. خوای گەورە یارمەتیدا. ئەمە دەڵی ماڵتانەوە بێ، ئیتر لە خانۆکەیەوە بەجێتان دێڵین. ماڵتانەوە بێ، دانیش لە ماڵەکەتانە. خوای گەورە سەرکەوتوتانگا، خوای گەورە بە سەلامەتی بگەنەوە دێڕۆی خۆتان. دەستاوی هەموو لایەکتان خۆش بێ. کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانی هەست بە فەخر و شانازی دەکەن کاتێک خزمەتی میلەتی خۆیان دەکەن و دەبن بە پردێک بۆ ژیانەوەی خانەوادە هەژارەکان. بارزانی نەمر دەفەرمێت شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت.